ڕێز و سڵاو بۆیەوە گوێگران و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی شەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. ناڕزایەتی کۆمەڵگای مەدەنی کوردستان دژ بە سەپاندنی حوکمی ناڕەوا بەسەر موعەلیماندا. پشتیوانی وریا غەفوری لە پەخشان عەزیزی، وریشە مرادی و شەریفە محەممەدی. لە سێدارەدانی هاوڵاتیەک لە زیندانی قوروە. کۆبنەوەی خەڵکی شاری مەشهەد دژ بە لەناوبردننی سروشتیە و شارە لەلایەن شارەداریەوە و دەستپێکردنەوەی دانوستانەکانی وڵاتانی ئەوروپایی لەگەڵ ئێران. ناڕزایەتی کۆمەڵگای مەدەنی کوردستان دژ بە سەپاندنی حوکمی ناڕەوا بەسەر موعەلیماندا. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە موعەلیمان و بنەماڵی خوێندکاران لە کوردستان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ناڕزایەتیان دژ بە سەپاندنی حوکمی ناڕەوا بەسەر ئەندامانی ئەنجومەنی سنفی موعەلیمانی کوردستان دەربڕی. بە پێی راپۆرتی ئەنجومەنی سنفی موعەلیمانی کوردستان لیژنەی پێڕاگەیشتن لەسەر تاوانە ئیداریەکانی ئاموزش و پەروەرشی کوردستان بە ناڕەوا حوکمی خانشینکراوانی زۆرم لێ دوورخستنەوە بۆ شارەکانی دیکە و هەروەها دەرکردن لە سەرکاری بەسەر 15 موعەلیمی ئەندامیە و ئەنجومەنەدا سەپاندووە. بەم بۆنێوە کۆمەڵگای مەدەنی کوردستان لە بەیاننامەیەکدا دژ بە بڕیاری لیژنەی پێڕاگەیشتن لەسەر تاوانە ئیداریەکانی ئامۆزش و پەروەرش ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری هەڵوەشانەوەی ئەو حوکمە بوون. دەستبەسەرکردنی دوو هاوڵاتی کورد لە تاران ڕۆژی چوارشەمە 29 گەلاوێژ هێزەکانی ئیدارەی دەسەڵاتی شاری تاران دوو هاوڵاتی کوردیان بە توندوتیژیە و دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کرد. بە پێراپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دوو هاوڵاتی کورد بەناوەکانی ڕامین ڕۆستەمی و ئێحسان ڕۆستەمی خەڵکی شاری هەرسین سەر بە پارێزگای کرماشان بە هێرشی هێزەمنیەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکانیان بەبێ بەڵگەی قەزای دەست بەسەر و هێشتاکە چارەنووسیان دیار نییە. پشتیوانی وریا غەفوری لە پەخشان عەزیزی، وریشە مرادی و شەریفە محەممەدی. وریا غەفوری کەسایەتی بەناوبانگ و خەڵکی شاری سنە بە بڵاوکردنەوەی پۆستێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پاڵپشتی خۆی لە وریشە مرادی، پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی ڕاگەیاند. پەخشان عەزیزی، وریشە مرادی و شەریفە محەممەدی سێ بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ناڕەوا حوکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە. جێگای ئاماژەیە لە ڕۆژانی ڕابردوودا بۆ دووهەمین جار لە ساڵی ڕابردوودا حوکمی سێدارەی شەریفە محەممەدی لەلایەن دادگای باڵای وڵاتەوە پەسەند کراو. ئەمەش بوو بەهۆی شەپۆلێکی نوێی ناڕزایەتی لە ئێران و کوردستان. لە سێدارەدانی هاوڵاتیەک لە زیندانی قوروە ڕۆژی چوارشەمە 29 گەلاوێژ هاوڵاتیەک لە زیندانی قوروە بە تۆمەتی کوشتنی بانقاز لە سێدارە درا. ناوبراو 6 ساڵ لەمەوە پێش دەست بەسەر و پاشان بە تۆمەتی کوشتنی بانقاز حوکمی سێداری بەسەردا سەپێنرا. لە ئەنجامدا ڕۆژی چوارشەمە ئێعدام کرا. جێگای ئاماژەشە کە حوکمی سێدارێ و بەندکراوە بەبێ ئاگاداری بنەماڵەکەی و هەروەها سەرڕای لێخۆشبوونی بنەماڵەی کەسی کوژرا و بەڕێوە چووە. خۆکوشتنی سەربازێکی خەڵکی شاری شنۆ پێنجشەمە 30 گەلاوێژ سەربازێکی وەزیفە خەڵکی گوندی سیاوان سەر بە شاری شنۆ بەهۆی گوشار و لێپرسینەوەی ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم کۆتایی بە ژیانی خۆی هێنا. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەم هاوڵاتیە بە ناوی قادر خۆڕەمی بەهۆی وێنەگرتن بە جلوبەرگی کوردیەوە لەگەڵ چەکی سازمانی هێز ئینتیزامیەکان کەوتە ژێر لێپرسینەوەی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات. ناوبراو پاشگوشارێکی زۆر لێپرسینەوە و هەروەها بێڕێزی لەلایەن ئەو ناوەندەوە کۆتایی بە ژیانی خۆی هێنا. ئەشکەنجە وازاری حسێن ڕەونەقی لە زیندانی ڕژیم بە وتەی بنەماڵەی حسێن ڕەونەقی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی قزل حساری کەرەج ئەو بەندکراوە بەهۆی ئەشکەنجە وازاری زۆری ناوەندە ئەمنیەتیەکان دۆخی تەندروستی لە خراپیدا. بنەماڵەی و بەندکراوە ئەمەژە بەوە دەکەن کە بەهۆی ئەشکەنجە لە دۆخێکی پڕ خراپی تەندروستیدایە و چەندین ئەندامی جەستەی شکاوە. جێگای ئاماژەیە و چالاکوانە سیاسیە لە کاتی دەست بەسەرکردنیدا لە مافی دەستڕاگەیشتنی بە پارێزەر و هەروەها سەرەتایی ترین دەرمانەکان بێبەش کراوە و تەنانەت بۆ ماوەی زۆرتر لە 59 ڕۆژ لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە.
بڕانی یارانەی 3 ملیۆن کەس لە ئێران بەپێی هەواڵەکان یارانەی بەلانی کەم 3 ملیۆن کەس لە دەهەکانی چوارەم و نۆیەم لە مانگی گەلاوێژدا لەلایەن دەوڵەتەوە بڕاوە. ئەم کردەوەی ڕژێمی کۆماری ئیسلامی لە بێدەنگیدا و بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک بۆ خەڵک کراوە و بە ڕێخستنەوە و بڵاوکردنەوەی یارانەکان ناوی لێبراوە. ئەمە لە کاتێکدایە کە زۆرینەی خەڵک لە ئێران و کوردستان بەهۆی خراپی دۆخی ژیان و مایشەتیان پێویستیان بەو بڕەپارەیە. بەڵام نەک تەنیا حکومەتی کۆماری ئیسلامی هەوڵی باشترکردنی دۆخی مایشەتی خەڵک نادات، بەڵکۆ بڕەپارەکەمەش لە خەڵک دەبڕێ و ئەمەش گوشارێکی زیاتر دەخاتە سەر بنەماڵەکان. کۆبنەوەی خەڵکی شاری مەشهەد دژ بە لەناوبردننی سروشتیە و شارە لەلایەن شارەداریەوە. ڕۆژیانی سیوێکی گەلاوێژ خەڵکی شاری مەشهەد بە کۆبنەوە لە بەردەم شوێنی گەشتیاری کوهپارک دژ بە خراپکردنی و شوێنە گەشتیاریە ناڕزایەتیان دەربڕی. ناڕازیان بە وتنەوەی دروشم و هەروەها هەڵکردنی پلاکار خوازیاری وەستانی چالاکیەکانی شارەداری بۆ خراپکردنی و شوێنە گەشتیاریە بایەخدان بە دۆخی دەرونی دانیشتوانی و شارە و هەروەها وەدیاتنی بەڵێنی بەرپرسان بۆ گەشەپێدانی سروشتیە و شارە بوون. ناڕازیان ئاماژیان بەوە کرد کە و شوێنە سەر بە خەڵکە و پێویستە بەر لە هەموو شتێک بیرۆڕای گشتی لەبەرچاو بگرن. دەستپێکردنەوەی دانوستانەکانی وڵاتانی ئەوروپایی لەگەڵ ئێران دوایین هەواڵ. ڕۆژی سێشەمە 4 خەرمانان ئێران و وڵاتانی بەریتانیا، فەڕەنسا و ئەڵمان دانوستان ئەتۆمیەکانیان دەست پێ دەکەنەوە. عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ڕژێمی کۆماری ئیسلامی سەبارەت بە نەبوونی دەسەڵاتی یاسایی وڵاتانی ئەوروپایی بۆ چالاکردنەوەی میکانیزمی ماشەی ساڵی 2025 زاینی و گەڕانەوەی سزاکان هۆشداری بە وڵاتانی ڕۆژاوەدا و ئاماژەی بەوە کردووە کە ئەم کردەوە ئەسەوارێکی خراپی لێبێتەوە. ئەمە لە کاتێکدایە کە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا هۆشداریان بە کۆماری ئیسلامی داوە لە ئەگەری ڕێکنەکەوتنیان لەسەر کێشەی ئەتۆمی ئێران ئەو میکانیزمەی ماشەی ساڵی 2015 زاینی دیسان چالاک دەکەنەوە و سەرڕای ئەوەش سزایەکی زیاتر بەسەر ئێراندا دەسەپێنن. بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.